ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. با ئامانجگرتنی ناوەندە سەربازیەکان لە شارەکانی کوردستان، جێگیرکردنی هێز و کەرەستەی سەربازی قورس لە شاری مەهاباد، شەپۆلی نوێی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارەکانی ئێران، هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە کەنداوی فارس و گەروی هورمز و داواکاری بەغدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. درێژەی هەواڵەکان با ئامانجگرتنی ناوەندە سەربازیەکان لە شارەکانی کوردستان و پێڕاپۆرتەکان دەیان ناوەندی سەربازی و ئەمنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە چەندین شاری کوردستان بوونەتە ئامانجی هێرشەکان. بە پەیزانێرەکان لە شاری مەریوان بنکەی سپای پاسداران لە گوندی چاوک، بنکەی سپا لە کانی دینار و وێستگەی ڕاداری پەیوەندیدار بە ئیدارەی تڵاعات لە لووتکەی ئیمام بە توندی کراونەتە ئامانج. هەروەها لە شاری سەقەس چەند ناوەندی هێزە ئەمنیەکان و کڵانتەری 12 کراونەتە ئامانج و زیانێکی زۆر بەر هێزەکانی ڕژیم کەوتووە. هاوکات لە شاری بانە ناوەندەکانی فەرمانداری، مەرزبانی و بنکەی تڵاعاتی سپای پاسداران بوونەتە ئامانج و لە ناوچوون. هەروەها لە دیواندەرە و قوڕوەش هێرش بۆ سەر چەند بنکەی سپای پاسداران و بەسیج تۆمار کراوە و هێشتا هێرشەکان بەردەوامە. جێگیرکردنی هێز و کەرەستەی سەربازی قورس لە شاری مەهاباد. بە پێی سەرچاوەکانی هەواڵ هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستیان کردووە بە جێگیرکردنی چەکی قورس و کەرەستەی لۆجستیکی لە شاری مەهاباد. بە پێڕاپۆرتەکان ژمارێکی زۆر لە هێزەکانی لەشکری زەرهی تەورێز گواستراونەتەوە بۆ کوردستان و لە چەند بەشێکی ئەو شارە جێگیر کراون. بەڵام هێشتا زانیاریکی فەرمی لەلایەن دامەزراوە حکومیەکانەوە سەبارەت بە هۆکاری ئەم گواستنەوەیە بڵاو نەکراوەتەوە. شەپۆلی نوێی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارەکانی ئێران. بە پێڕاپۆرتە مەیدانیەکان ڕۆژی ڕابردوو هێزەکانی ئەرتەشی هەوایی ئەمریکا و ئیسرائیل درێژەیان بە هێرشەکانیان داوە بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی ئێران. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان لە فەردیسی کەرەج زیاتر لە 8 تەقینەوەی بەهێز تۆمار کراوە و بە وتەی دانیشتوانی ئەو شارە بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو هێرشێکی زۆرتر کراوەتە سەر ئەو ناوچەیە. هەروەها کاتژمێر 300 لە بەیانی تەقینەوەیەکی دیکەش لە کەرەج بیستراوە، بەڵام هێشتا زانیاریەک سەبارەت بە ئەم هێرشانە بڵاو نەکراوەتەوە. لە راپۆرتێکی دیکەدا دانیشتوانی بەندەر عەباس ڕایانگەیاندووە لە کاتژمێر 300 لە بەیانی دەنگی فڕینی فڕۆکە و تەقینەوەیەکی بەهێز لە دەوروبەری ڕێگای 20 ئیسفەند و ناوچەکانی دەوروبەری لەنگەرگەی ڕەجایی بیستراوە. هەڕەشەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە خەڵکی ناڕازی. بە پێڕاپۆرتەکان ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی هێزە ئینتیزامیەکان لە وتارێکدا هەڕەشەی کرد کە هێزەکانیان ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر ناڕزایەتیەک. بە پێی هەواڵی گەیشت و ڕادان لە قسەکانیدا خەڵک بە دوژمن ناو دەبات و ئاماژەی بەوە کرد کە هێزە ئینتیزامیەکان بێڕاڕایی ئامادەن بۆ بەکارهێنانی چەک دژ بە ناڕازیان. ئەم هەڕاشانە لە کاتێکدایە کە بیرەوەری سەرکوتی خوێناوی خەڵکی ستەم لێکراو لە ئێران و کوردستان هێشتا لە یاد و زێهنی کۆمەڵگادا زیندووە و ناڕازیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەم هەڕەشانە ناتوانن لەسەر دەستپێکردنەوەی ناڕزایەتیەکان کاریگەریان هەبێت. بەردەوامی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێڕاپۆرتەکان ڕێکخراوی نێتفلاکس کە دۆخی ئینتەرنێت لە جیهاندا چاودێری دەکات ڕایگەیاندووە پچڕانی ئینتەرنێت لە ئێران پاش 264 کاتژمێر پێیناوەتە ناو ڕۆژی 12هەمی خۆیەوە. بە پێوزانیارانەی نێتفلاکس بڵاوی کردوێتەوە لە ئەم ماوەیەدا زۆربەی بەکارهێنەرانی ئینتەرنێت لە ئێران نەیانتوانیوە بە شێوەیەکی ئاسایی پەیوەندی بە تۆڕی جیهانی ئینتەرنێتەوە بکەن. ئەم دۆخەشوای کردووە گەیشتن بە زانیاری پەیوەندی نێوان هاوڵاتیان و هەروەها بڵاوکردنەوەی هەواڵ لە زۆر ناوچەدا بە تەواوی سنووردار بێت. هەروەها جەخت لەسەرەوە کراوەتەوە کە پچڕانی ئینتەرنێت لە ئێران لەگەڵ دۆخی گرژی و ئاڵۆزیەکانی ناووڵات هاوکات بووە و هێشتا هیچ زانیاریەکی فەرمی سەبارەت بە کاتی گەڕانەوەی خزمەتگوزاریەکان بڵاو نەکراوەتەوە. هەڕەشەی ڕژیم لە هاوڵاتیان لە ڕێگای کورتەنامەوە. بە پێڕاپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا دامەزراوە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەربڵاو لە ڕێگەی کورتەنامەوە هەڕەشیان لە خەڵک کردووە. بە پێم راپۆرتە ئەم نامانە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە نێردراون و هەڕەشەی دەست بە سەرکران یان لێپرسینەوە لە هاوڵاتیان دەکرێت.
بە وتەی سەرچاوەگەدارەکان ڕژێمی کۆماری ئیسلامی دەیەوێت بە هەڕەشە و هێرش بۆ سەرهەوڵاتیانی ناڕازی لە ئێران و کوردستان ڕێگری لە دەستپێکردنەوەی هەر چەشنە ناڕزایەتیەک دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی بکات. دەستبەسەرکردنی ئەمیر شەهیدی لە عێراق. لە ڕۆژانی ڕابردوودا ئەمیر شەهیدی هاوڵاتی خەڵکی شاری عێراق و باوکی مەهێرشاد شەهیدی یەکێک لە گیانبەختکردوەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و هێشتا شوێنی ڕاگررتنیشی دیار نییە. بە پێراپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ ڕۆژی چوارشەممە 13 ڕەشەممە ئەمیر شەهیدی لەلایەن هێزەکانی ئیداری ئیسلاحاتی ڕژێمەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی دەڕشنی ئەم هەواڵە زانێرێک لە بەردەستدانیە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراوە. هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە کەنداوی فارس و گەروی هورمز. بە پێیاگاداریە فەرمیەکانی ناوەندی ئۆپراسیۆنی بازرگانی دەریای بریتانیا ڕۆژی ڕابردوو دوو هێرشی جیاواز بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز و کەنداوی فارس ئەنجام درراوە. بە پێم راپۆرتە لە ڕووداوی یەکەمدا کە لە نزیکەی 50 میلی دەریایی باشووری ڕۆژئاوای دوبەی لە ئیماڕاتی یەکگرتوو ڕوویداوە کەشتێکی بار هەڵگر بە موشکێکی نەناسرا و کراوەتە ئامانج و نۆقم بووە. بە وتەی کاپیتانی کەشتیەکە لە ئەنجامی ئەم هێرشەدا هیچ زیانێکی ژینگەی تۆمار نەکراوە و خزمەتگوزارانی کەشتیەکەش هیچ زیانێکیان بەرنەکەوتووە. لە ڕووداوی دووهەمدا کە لە گەروی هورمز و نزیک 11 میلی دەریای باشووری عومان ڕوویداوە کەشتێکی بارهەڵگری دیکە بە موشکێکی نەناسرا و کراوەتە ئامانج و لە ئەنجامدا ئەگرێک لە ناو کەشتیەکە دروست بووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە کرێکارانی کەشتیەکە بە سەلامەت ڕاگوێزراون بۆ شوێنێکی ئەمن. ناوەندانی ئۆپراسیۆنی بازرگانی دەریای بەریتانیا داوای لە کەشتیەکان کردووە کە کاتی تێپەڕبوون لە گەروی هورمز کەنداوی فارس وریا بن و هەر چالاکیەکی گوماناوی بە ئاگاداری سەرچاوە پەیوەندیدارەکان ڕابگەێنن. پەیوەندی تەلەفۆنی پزیشکیان و سەرۆک وەزیرانی پاکستان. بە پێی دوایین هەواڵەکان مەسعود پزیشکیان لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ شەهباز شەریف سەرۆک وەزیرانی پاکستان ئێدعای کردووە کە کۆماری ئیسلامی نایەوێت شەڕ لەگەڵ وڵاتانی ناوچەکە و دراوسێیەکان بکات. بە پێی هەواڵی ناوەندی ڕاگەاندنی کۆماری ئیسلامی پزیشکیان لەو پەیوەندیەدا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە تەنها ئەو بنکە و شوێنانە لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا دەکرێنە ئامانج کە لەوێەوە هێرش دەکرێتە سەر خاکی ئێران. بەڵام ئەم ناوەندە هیچ ئاماژەیەکی بە وەڵامی سەرۆک وەزیرانی پاکستان نەکردووە. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر پاکستان لە ڕێگەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی خۆیەوە هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی عەرەبی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست محکوم کردووە و پشتیوانی خۆی لە وڵاتانە ڕاگەاندووە. هەروەها وەزارەتی بەرگری عەرەبستانی سعودیش ڕایگەاندووە لە دیدارێکدا نێوان خالید بن سەلمان وەزیری بەرگری عەرەبستان و عاسم مونیر سەرۆکی ئەرتەشی پاکستان باس لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێرشەکانی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی هەنگاوی پێویست بۆ وەستاندنیان کراوە. دوایین هەواڵ داواکاری بەغدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. بە پێراپۆرتی ڕۆیتەرز وەزارەتی نەوتی عێراق لە نامەیەکدا داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە هەناردەی نەوت لە ڕێگەی بۆری هەرێمەوە بۆ بەندەری جیهان لە تورکیا دووبارە دەست پێ بکاتەوە. بە پێم راپۆرتە بەغدا داوای لە بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە کە کەمتر لە 100,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا لە ڕێگەی ئەم بۆریەوە هەناردە بکرێت. هەروەها جەخت لەسەرەوە کراوەتەوە کە دەوڵەتی ناوەندی عێراق ئامادەیە تێچووی گواستنەوە و ترانزیت بە حکوومەتی هەرێمی کوردستان بدات. ڕۆیتەرز هەروەها ئاماژەی بۆ کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا وەڵامێکی فەرمی بەو داواکاریە نەداوەتەوە. شایانی باسە کە هەناردەی نەوت لە باشووری کوردستان لە ڕێگەی ئەم بۆریەوە بۆ بەندەری جیهان یەکێکە لە گرنگترین ڕێگاکانی گواستنەوەی نەوتی ئەم ناوچەیە بۆ بازاڕە جیهانیەکان. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەم جارشمە پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەمووتان.